وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله ذلكم وصاكم به لعلكم تتقون. إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله الواحد الأحد الفرد الصمد الذي لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد، وأشهد أن محمدا عبده ورسوله بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وجاهد في الله حق جهاده. اللهم صل وسلم وبارك على سيدنا محمد وآله وصحبه الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين رضي الله عنا وعنهم أجمعين. سلام و رحمت و برکاتی خوای پەروەردگار لەسەرتان بێ بیسەرانی خۆشەویست خوشک و برا بەڕێزەکانم، وا لە حەڵقەیەکی نوێی بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان دێینەوە خزمەتی بەڕێزتان. لە حەڵقەکانی پێشووە باسی مەسائلە خلافیەکانمان کرد کە مەسائلە خلافیەکان لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە مەجال پێدراوە، یعنی هەندێ مەسائل هەیە لە شەرعا کە پێی ئەوترێ بنەماکانی عەقیدە، بنەماکانی ئیسلام، بنەماکانی عەقیدە و عیبادەت و ئەخلاق، ئەو بنەمایانە مەجالی خلافی تیان نییە. خوای پەروەردگار لە قورئانە و هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتەکانیان بڕیانەتەوە ئەو مەسائلانە، مەجالی دووبەرەکی و خلافی تیان نییە. ئەوە شەسانێک کە بەهەشت و جەهەنەمی لەسەر ڕاوەستاوە بەڕاستی. جگە لەوە هەندێ مەسائلی تر هەیە خوای پەروەردگار خۆی مەجالی خلافی تیا داوە، خۆی مەجالی تیا داوە کە مسلمانان ئیجتیهادی تیا بکەن، کۆششی تیا بکەن تا بگەن بە ڕەئی ڕاستەکە. ئەگەر گەشتن بە ڕەئی ڕاستەکە، زانە هەر زانایەک کە کۆششی کرد و گەشت بە ڕەئی ڕاستەکە و بۆ چوونە حەقەکە، ئەوە دوو ئەجری هەیە. ئەجری ماندووبوونەکەی وەکو پێغەمبەرە فەرمێ ئیذا اجتهد الحاکم فأصاب فله أجران، ئەجری پێکانەکەی و ئەجری ماندووبوونەکەشی. وئین ئەخطأ، ئەگەر نەیشی پێکا فله أجر واحد، ئەجرێکی هەر هەیە، ئەجری ماندووبوونەکەی و گوناحباریش نابێت لەسەرەوەی نەیپێکاوە، چونکە ئەم ماندوو بووە و هەوڵی داوە و کۆششی کردووە بەڵام نەگەشتووە بە حەقەکە. بەڵام ئێمەی مسلمان، ئێمەی کەسانێک کە ئەمانەوێت شوێنی حەق بکەوین، دائیمەن شوێنی ڕەئی ڕاست و ڕبۆچوونی حەق ئەکەوین، ئەوەی کە بۆمان دەرەکەوێت کە حەقە. ئەگەرچی ئەم مەسائلانە لە 100% یەکلاکردنەوە تایە زۆر زەحمەتە، زۆربەی ئەم مەسائلە خلافیانە کە ژمارەکەیان لە سەدەها هەزار تێپەڕ ئەکا لە هەموو بابەکانە و بابەتەکانە، ئەم مەسائلانە یعنی زۆر زەحمەتە، بە ئاسانی یەکلاکردنەوەی تیا زۆر زەحمەتە، هەتا ڕۆژی قیامەت مەگەر ئیجماعێکی تیا دروست ببێ و کە ئیجماعیش بەڕاستی بە ئاسانی دروست نابێ، بە تایبەتی لە سەردەمانێکی وەکو ئێستەدا کە ئاسان نییە ئیجماع بکرێت. کەوا بوو ئەم مەسائلانە ئەستەمە تایە یەکلاکردنەوە، بەڵام بە قەدەری توانە هەر کەسێ بە دوای حەقە ئەگەڕێ و چەندێک حەقی بۆ دەرەکەوێ، شوێنی ئەکەوێ و باقیەکەشی ئینشاء الله گوناحبار نابێ. کەوا بوو هەدەفی من لەم بەرنامانە، بەڕاستی ئەم بەرنامەی ڕاستکردنەوەی چەمکەکان، هەدەفی سەرەکی و ئامانجی سەرەکی من وەکو مەلا تاڕقی هەمەوەندی ئەوەیە کە ئەوە بە بەڕێزتان بگەێنم، ئەوە بە ئێوەی بیسەری خۆشەویست بگەێنم کە مەسائلە فەرعیەکان لە عەقیدەیە بێ، لە عیبادەتا بێ، لە ئەخلاقا بێ، مەجالی ئیجتیهادی تایە، مەجالی ئەوەی تایە کە زانایان قسەی تیا بکەن، و ئەگەر ئیجتیهادیشیان تیا کرد کەوا بوو ئەم مەسائلانە بە پێکان و نەپێکانی نابێ بەو بیدعەیەی کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم كل بدعة ضلالة وكل ضلالة في النار. ناکرێ ئەو مەسائلانەی کە خوا یەکلای نەکردوێتەوە، کە خوای پەروەردگار یەکلای نەکردوێتەوە، تۆ بێی جەهەنەم و بەهەشتی لەسەر ڕابوەستێنی، بڵێ ئەمە بیدعەیە و هەر کەسێ بیکە ڕاتە جەهەنەمەوە.
ئەمە لەم مەسائلانە ئەبێ کە یەکلا بۆتەوە یعنی مەجالی قسەکردنی تیان نەماوە. بۆیە من لە خزمەتتانە ئینشاء الله ئەوە عەرزەکەم کە بۆ بەڕێستان کە لە هەر بابەتێک لەو بابەتانی کە طبعا من ناتوانم هەموو بابەتەکان تیژ بخەمە سەری، بەڵام ئەوەندەی کە من عەرزانیەکەم یعنی وەکو هەندێن ئەڵێ مشتێک نمونەی خەرمانێکە وەکو کوردوەتەنی، من لە هەر بابێک لە بابەکانی فقها، لە بابی طەهارە، لە بابی سەڵات، لە بابی هەروەها لە بابەتەکانی عەقیدەیان، هەر لە بابەتەکانی بابەتە ئەخلاقی و معاملات و عادەتەکانە یعنی چەند نمونەیەک هەڵەگوازین و ئەیکەین بە چەند نمونەیە کە ئەمڕۆ مشتومڕێکی لەسرە ئەیکەین بە نمونە بۆ ئەوەی بزانین کە ئەم مەسائلانە مەسائلێکی خلافین و زانایان ئەو پەڕی کۆششیان کردووە بۆ ئەوەی بگەن بە حەق تایە، بەڵام کە نەشگەشتون یەکێ نەگەشتووە ئەوی تریان گەشتووە معنای ئەوە نیە ئەویان مبتەدیع و ئەوی تریان لەسەر ئەهلی سونەت و جەماعەتە. یعنی ئەو مەسەلە مەبەستی منە، یعنی مەسائلە خلافیەکان مەجالی قسەکردنی تایە. ئاخر ئێمە ئێستا گەنجەکانمان هەندێکی وا تێگەشتون، هەر تەرەفێک کە لەم مەسائلە خلافیانە بۆچوونێکی هەڵبژاردووە بۆ خۆی، زۆربەی جاریش بە کوێرانە و بەبێ بەڵگە، یان هەندێ لە بەڵگەکانی وەرگرت و ئەوی تریان نازانێ، هەنی هەر کوێرانەیە فەرقی نییە، شوێنی کەسێک کەوتووە هەندێ بەڵگەی خۆی پێوتووە کە ئەو بەڵگانەی کە خۆی قەناعەتی پێ هەیە بەڵگەی صحیحە، بەڵگەی بەرامبەرەکەی نەوتووە پێی، ئیتر ئەویش ئەوە وەرئەگرێ وا ئەزانێ لێی بووە بە حەق، لێی تێک دراوە وا قەناعەتێکی بۆ دروست بووە کە ئەوە حەقەکە هەر ئەوەیە و بەرامبەرەکەی خۆی یەکسەر بە مبتەدیع و گومڕابوو و ضال و جاری واش هەیە پەنا بەخوا لەوانەیە تەکفیریشی بکات. یعنی زۆر جار یعنی ئەیباتە ڕادەی کوفر، ئەیباتە ڕادەی بوختیان بۆ هەڵبەستن، قەناعەتکەن، یعنی مەسائلەکان جاری وایە گەشتوتە حاڵەتی ئەوەی کە شمشێریش لە یەکتری هەڵبکێشرێ. بۆیە ئێمە ئەمانەوێت چارەسەری ئەو کێشە بکەین کە ئەمڕۆ من بە دەردێکی کوشندا ئیزانم لە ناو مسلمانان. ئەو بابەتەی کە ئەمڕۆ حەزەکەم عەرزتانی بکەم بابەتێکە کە زۆر مەشهورە لە ناو خەڵکە، ئایا لە یەکدانی پیسی پیا و ئافرەت دەستنوێژ ئەشکێنی یان نایشکێنێ؟ ئایا دووبارەی ئەەکەمەوە، ئایا لە یەکدانی پێستی پیا و ئافرەت دەستنوێژ ئەشکێنی یان ناشکێنێت؟ ئەم مەسەلە لە قەدیم زەمانەوە لە سەردەمی سەحابەی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم تا ئەمڕۆ خلافی لەسەرە و ئەم مەسائلانە زانایان تایە کۆششێکی زۆریان تێ کردووە بۆ ئەوی بگەن بە حەق و حەوت ڕەئی تیا دروست بووە. ئەوەندەی من پێیگەیشتم حەوت ڕەئی لەسەر دروست بووە، یعنی ئەم مەسەلە حەوت ڕەئی لەسەر دروست بووە بۆ ئەوەی نەکە هەندێک کەس جاری وا هەیە وا ئەزانێ ئیلا هەر ئەو ڕەئی خۆی هەر ئەوەیە و تەواو، زانایان هەر ئەوەیان وتووە نا، حەوت ڕەئی لەسەر دروست بووە. ڕەئی یەکەم بریتیە لەوەی کە ئەڵێ، حەزەکەم ئەم ڕەیانە جوان گوێی بۆ بگرین، ڕەئی یەکەم بریتیە لەو ڕەیەی کە ئەڵێ لە یەکدانی پێستی دوو کەس، یعنی پیاوێک و ئافرەتێکی ئەجنەبی، یعنی واتە بشێن ژیانی هاوسەرەتی بەیەک و دروست بکەن، یعنی حرام نین لە یەکتری. ئەجنەبی ئەوە معنایە لە شەرعا، یعنی حەڵاڵە بیخوازێ شووی پێ بکە. ئەو لە یەکدانی پێستی ئەو دوو کەسە ژن و پیاوێک دەستنوێژ ئەشکێنێ، ئیتر بە شەهوەتۆ بێ، یعنی ئارەزوویەک هەبێ لەو دەست پێوەدانە، یان قەزد و مەبەستێک هەبێ، یان ئارەزوو نەبێ و قەزد و مەبەست نەبێ، یعنی لە هەموو حاڵەتێکە لە یەکدانی پێستەکە بوو ماشەرەتەن ئەگەر شتێک لە نێوانیانە نەبێ، بەڵام ئەگەر شتێک هەبێ، ئەگەر کاغەزێکیش بێ، چەند تەنکیش بێ، لە بین هەردوو پێستەکە دەستنوێژ ناشکێ، بەڵام ئەگەر نەبێ دەستنوێژ ئەشکێت. ئەمە ڕەئی یەکەمە، ئەمە ڕەئی عومەری بنی خەتاب، عەبدوڵڵای کوڕی مەسعود، عەبدوڵڵای کوڕی عومەر، ئەمانە لە سەحابن، زەیدی کوڕی ئەسلەم، مەکحوول، ئیمامی شەعبی، ئیمامی نەخعی، عەطائی کوڕی سائب، زوهری، یحیای کوڕی سەعیدی ئەنساری، ڕەبیعە سەعیدی بنی عەبدولعەزیز و یەکێک لە ڕیوایەتەکانی ئیمامی ئەوزاعی و مەذهەبی ئیمامی شافعی لەسەر ئەمەیە. یعنی ئەمە ڕەی ئەمانەیە، ئیتر کە پێویست ناکە من وەصفی ئەوانە بکەم، ئەوانە هەری هەمووی سەحابە و تابعی و ئیمامی گەورە بوون بەڕاستی. ڕەئی دووهەم، ئەڵێن دەستنوێژ، ئەم ڕەیە خاوەنەکانی ئەم ڕەیە ئەڵێن دەستنوێژ لە دەستپێوەدا لە یەکدانی پێستی پیا و ئافرەت دەستنوێژ ناشکێنێ بە هیچ شێوەیەک مەگەر یعنی ئاو بێتەوە، یعنی ئاو مەبەست ئەوەیە کە ئاوەلیقەکە یعنی مەڤی بێتەوە لە پیاوەکەیان لە ئافرەتەکە، ئەوە مەڤیەکە ئەو کاتە دەستنوێژەکە ئەشکێنێ، یعنی لە یەکدانەکە، یعنی با بڵین لە یەکدانی پێست
پێستی هەردوولا دەستنوێژەکە بەتاڵ ناکاتەوە. ئەمە سەحابە هەیە ڕەئی وابووە، مەسەڵەن ئیبن عەباس، لە تابعینە عەطا، طاووس، مەسروق، حەسەنی بەسری، سوفیانی ثەوری، و ڕەئی ئیمامی گەورەیشە ئەبوو حەنیفە، ئیمامی عەظەم. یعنی ئەمانە ئەڵێن ئەگەر دەست پێستەکە لە یەکتری بدا، ئەوە پێستی هەردوولا ئەوە دەستنوێژ ناشکێنێ بە مطلقی. یعنی ڕەیەکی سێمیشمان هەیە کە ڕەیەکی ترە، ئەڵێن ئەگەر ئەو دەست لە یەکدانی پێستە ئەگەر بە شەهوەتەوە بێ دەستنوێژەکە ئەشکێ، یعنی ئەگەر ئارەزوویەکی جنسی تیابێ دەستنوێژەکە ئەشکێ، ئەگەر نەبێ ناشکێ، ئەگەر شەهوەت نەبێ لەو لە یەکدانە ناشکی. ئەمەش ڕەئی حەکەمە، حەمادە، ئیمامی مالک، ئەمان طبعا هەمویان ئیمامی گەورە گەورن، تابعی گەورە گەورن، لەیثی بنی سەعد، ئیسحاقی ڕاهەوەی، ڕوايەتێکی ئیمامی شعبیش هەیە لەو بارەوە، ئیمامی نەخعی وای وتووە، ڕەبیعە وای وتووە، ثەوری وای وتووە. ئەمانە هەمویان ڕوايەتیان هەیە لەو بارەشەوە، بێجگەلەوەی ڕوايەتی تریشیان هەبوو لەولا کە لەسەرەوەی کەوتیان دەستنوێژەکە هەر ناشکێت بە مطلقی. و هەروەها یەکێک لە ڕوايەت لە سێ ڕوايەتەکەی ئەحمەد، طبعا ئەحمەد زۆربەی جار ئیمامی ئەحمەد ئەم کێشەمان هەیە، ئیمامی ئەحمەد سێ ڕەئی هەبووە زۆربەی جار، یعنی ڕەیەک لەم ڕەیەکی ئەو ڕەیە ناوڕاست، نەک بەس لەم مەوزوعە لە بابەتەکانی ترشا دێت. یەکێک لە ڕەیەکانی ئەحمەدیش هەروە ئەڵێ. مەذهەبێکی ترمان هەیە بۆ چوونی چوارەمە، ئەڵێت ئەگەر بە قەسدەوە بێ، بەعنی بەدڵ ئەن قەسدەوە پێستەکان بدا لە یەکتری، باس شەهوەت ناکە، باس قەسد دەکا، یعنی من بە قەسدەوە دەستمدا لە ئافرەتێ دەستنوێژ ئەشکێ. ئەم مەذهەبی داودی زاهریە، ڕەئی وایە. ڕەیەکی ترمان هەیە بۆ چوونی پێنجەم، ئەڵێت ئەگەر ئەعزاکانی دەستنوێژ دای لێی، یعنی دای لە یەکتری، دەستنوێژەکە ئەشکێ، ئەگەر ئەعزاکانی دەستنوێژ نەیدا لە یەکتری دەستنوێژ ناشکێ. ئەمەش بۆ چوونی هەندێکی تر لە عولەمایە، ئەگەرچی ئەم بۆ چوونانە زەعیفن، فرە بە قەوت نین، زۆریش باس نەکراوە. طبعا ڕەیەکی تر وتوێتی تەنانەت ئەگەر لەمسەکە، یعنی ئەگەر لە یەکدانەکە بە شەهوەتەوە بێ دەستنوێژ ئەشکێ، ئەگەر لەبان شتێکی تەنکۆ بێ، ئەگەر شتێکی تەنک لە بینیا بێ، ئەگەر شتی تەنک نەبێ ئەوە ناشکێ. هەندێکی تر وتوانە ئەوەی کە حەڵاڵە بۆت، ئەوەی کە حەڵاڵە بۆت، یعنی دەستنوێژت لێی ناشکێ کە دەستت لێیدا، بەڵام ئەوەی حرامە بۆت ئەگەر دەستت دای لێی دەستنوێژ ئەشکێ. ئەمیش هەم کۆمەڵێکی تر لە عولەما وتوانە. یعنی ئیتر المهم لەم بارەوە حەوت ڕەئی هەیە. ئەو ڕەیانەی کە زۆر یعنی بڵێ بەقەوەتە، یعنی زۆر اعتمادی لەسەر کراوە باس کراوە، سێ ڕەیەکەی ئەوەڵە. ڕەئی شافعی با بڵێن، ئەوانەشی کە لە پێش شافعی باسمان کرد، سەحابە و تابعینەمانە. ڕەئی ئەبوو حەنیفە و ئەوانەی پێش ئەویش هەبوون لە سەحابە و تابعین، و ڕەیە ناوڕاستەکە. ڕەئی شافعی ئەڵێ بە مطلقی دەست پێوەدانەکە ئەشکێت، یان لە یەکدانەکە ئەشکێت. ڕەئی ئەبوو حەنیفەش ئەڵێت ناشکێت، و ڕەئی وەسەتەکەش کە ئەڵێ گەر بە شەهوەتەوە بێ ئەشکێ، ئەگەر بە شەهوەتەوە نەبێ ناشکێ. ئەوەش ڕەئی مالک بوو، ڕیوایەتێکیش لە ئەحمەد هەبوو لەو بارەوە. من حەزەکەم لەسەر ئەو دوو ڕەیە یەکەم بۆ سین زیاتر، و بۆ ئەوەی بزانین خلافەکە چەندێکە. یعنی ڕەئی ئەبوو حەنیفە و با بڵێن ڕەئی شافعی، کە وتمان پێشی خۆشیان لە سەحابەش هەبووە و لە تابعیش هەبووە، ئەو دوو ڕەییان هەبووە. بەڵگەی شافعیەکان چییە؟ تەماشاکە شافعیەکان ئەڵێن دەستنوێژ ئەشکێ، بەڵگەشیان ئاەتی قورئانە کە خوای تەعالا لە قورئانە فەرمێ ئەو لامستم النساء، یعنی ئاەتی قورئانە خوای تەعالا ئەیهێنێتەوە، ئەڵێت ئەو لامستم النساء، یعنی ئەگەر دەستان ئەگەر یعنی لەمس لەیرە شافعیەکان بە لە یەکدانی پێست لە یەکێدەنەوە، چونکە ئەڵێ لەمس لە دەست پێوەدانە، لە دەست پێوەدان، ینی بۆ نمونە ئاەتێکی تر هەیە لە قورئانە تێنەوە فەلەمەسوه بئەیدیهم ئەیهێننەوە. هەروەها پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە ماعز وتی کاتێک هاتووتی زینام کردووە، پێغەمبەر فێی فەرموو لەوانەیە ماچت کردوێ، لەوانەیە قەبەلتە، لەوانەیە لەمەستە،
يعني من بس زنا جماعي نكردو يعني هذا ست بيودا ليرة بمعنى كيواية واضحة ولا حديثي تريش هاتو هروا بيغمرة فرمي صلى الله عليه وسلم واليد زناها اللمس يد زناي دست شيء باسي زناك كأعضاء كان إنسان زناك هيك لا زنا فرمي زناي دست أو دست بيتكسكو كحرام بيبوت بشهوته أما ديارة شافعي كابا بلغك أو آياتك أخوي تعالى فرمي أو لامستم النساء ما بس بي جماعة ما بس بي دست بيودعنا يعني ما بس جماع نية بلام لمقابلة حنفية كان وأواني بيش أوانيش وكو ابن عباس وحتى أقات أخواره وتاقات أبو حنيفة ألين أو آية ابن عباس طبعا ما قشت ما نزاني ابن عباس كي ابن عباس مفسري قرآن بيغمر صلى الله عليه وسلم دعاي بو أكاك إخوة تأويلي قرآن وتفسيري قرآني في أركاء ابن عباس الله أو لم سلبي بمعنى جماعة لم يمسسني بشر ها أهينيت ويكابا بلغك مريم كاتيك خواي گەورە جبريل بولا نارد و مژدەی پێ بدا کە عیسای ئەبێ مريم فرمووی بە جبريل فرمووی أنا يكون لي ولد ولم يمسسني بشر من مناڵم چۆن ئەبێ و لە کاتێکا کە هیچ بەشەرێک مەسمی نەکردە مەس لێرە بە معنای جیماع طبعا يعني مەستی وێ ژیانی هاوسەرایەتی پێک نەهێناوە چۆن مناڵی ئەبێ يعني أما كابا بلغا يعني تماشاكي يعني بلغا كان زور ليكون نزيكن يعني تماشاكي يعني بلغا كان زور بقوتن وطبعا شافعي زياد دليل بو خويا هينيتو هروها اوانيش دليل هينوا ك مس بمعنى جماع هاتوا لهمان كات يعني بمعنى جماعيش هاتوا هروها طبعا الشافعي كان بلغي تريش هينوا طبعا حنفي كانوا كباسم كرد أو بلغة كيانا بلغيانا كآياتك بمعنى جماع هاتوا شافعي كان ألين بمعنى دس بيودان هاتوا أولي كذا نوا حنفي كان ألين كاك أي أوتاني بيغمر صلى الله عليه وسلم حديثك عائشة من هي لو باروا كبيغمر إخوة صلى الله عليه وسلم كان يقبل بعد الوضوء يعني ثم لا يعيد الوضوء يعني روايتك تراك عائشة أفرمي للشيوازك أن النبي صلى الله عليه وسلم قبل بعض نسائه ثم خرج إلى الصلاة ولم يتوضأ بيغمر صلى الله عليه وسلم ماشي هنديك لجنكاني كردو أمجا شو بو نيجو دزنيجي نقرتو توا يعني أوان أو أكن بلغك بيغمر صلى الله عليه وسلم ماشي هنديك لا ژنەکانی کردووە و دەستنوێژی نەگرتۆتەوە چۆ بۆ نوێژیش ئەوان ئەڵێن لە ڕەدی ئەم حەدیثە ئەڵێن ئەم حەدیثە ضعیفە ئەڵێن ئەم حەدیثە ضعیفە لەبەر ئەوەی زۆرێک لە عولەما بۆ نمونە وەکو سوفیانی ثەوری یەحیای بني السعيد قطان أحمد كري حنبل أبو داود أبو بكر نيسابوري أبو الحسن دار قطني أبو بكر البيهقي وكساني كتير لمتقدمين ولمتأخرين توانا حديث ضعيفة حتى تنال الإمام أحمد وأبو بكر النيسابوري كساني كتير شالين غلط حبيب من قبلة الصائم إلى القبلة في الوضوء يعني إلى القبلة في الوضوء يعني غلطي كردوا باسي ماچی ڕۆژوانی لێ تێک چووە کردوێتە ماچ لە دەستنوێژە ئەم خۆی مەبەست پێی ماچ عایشە باسی ماچی ڕۆژووی کردووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ڕۆژووش بۆ ماچی خێزانەکانی کردووە هەروەها ئەڵێن بە هەمان شێوە ئەو حەدیثەکەی تریش هەر ضعیفە لەلای ئەوان و حنفیەکان ئەڵێن ئەی باشە خۆ ئێمە بەڵگەی ترمان هەیە ئەو حەدیثە هێننەوە کە عایشە دەسی داوە لە پێی پێغەمبەر صلی الله عليه وسلم پاژنۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتێکە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوتە سوژدەی بردبوو دنیا تاریک بوو لە شەوە عایشە بە دوایە گەڕاوە دەسی بەری با پاژنۆی پێغەمبەر کەوتووە صلی الله عليه وسلم ئەم حەدیثە حەدیثێکی متفق عليه و هیچ مەجالێکتان نییە ئیتر ئەوە لەیرە پێغەمبەر نوێژی کردو عایشەش دەسی داوە لە پێی
ئەی ئەگەر دەستنوێژ بشکێ بەدەست پێوەدانی ئافرەت لێرە بەتاڵە بێتەوە. ئەوان ئەڵێن کاکە ئەم حەدیثە لێرەوا نییە. کێ ئەڵێ ئەسڵەن پێغەمبەر صلی الله علیه وسلم خوفی لە پێیان نەبووە یا مەسەلەن گۆرەوی لە پێیان نەبووە؟ یعنی احتیمال هەیە ئەوانەی لە پێیا بێ، مادام احتیمالیش کەوتە بەڵگەکەتانەوە یعنی نابێ بە بەڵگە. ئەمجا ئەڵێن کێ ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەسڵەن نوێژی کردووە، لەوانەیە هەر سوجدەی بردبێ و دوعای کردبێ. يعني أما كان ليري شاقر يما زانين يعني قاعديك أصولي فقه هي أجر احتمال كوتا بلغة كوا أو بلغة نابية بلغة يعني ناتواني بي كيبا بلغة هروها علين أي باشا أي حديثي كترمان هيك عائشة خوالي الرازي بيت لبيشي بيغمر صلى الله عليه وسلم خوتبو بيغمر إخوان نوجه كرت دار مالي بيغمر بچوك بوا كاتيك بيغمر صلى الله عليه وسلم شو نوجه كردو لمالك إخويا عائشە خەوتووە تەحملی نەکردووە، پێغەمبەر نوێژی زۆر درێژ کردوتەوە، خەوی پیا کەوتووە پای درێژ کردووە. کاتێ پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆتە سوژدەیە دایە لە پێی عائشە کە پێی هەڵکشاندووە تا ئەو سوژدەکەی بردووە و پاشان هەم ڕای کشاندوتەوە. لە ڕیوایەت هاتووە بە پێی دایە لێی یعنی وە پێی دایە لە پێی یعنی ئاگاداری کردوتەوە، ڕیوایەت شەیەکەوە دەست ئاگاداری کردوتەوە. يعني لم حالته شي ألين يعني وخو بلغيك دسي دالة بيان بي دالة بي أو تا نجي شي كردو يوا لوي لحديثك بيشوتان كي أليت بيغمر صلى الله عليه وسلم نجي كردو لوانه سجدي برديو نجي نكردو بلام أما خو واضحة كبيغمر صلى الله عليه وسلم نجي كردو يكسر شافعي كان ألين جا أما هر أو احتمالي كلا حديثك بيشوا باسمان كل ليش احتمال هي بريب كي علي عائشة بي رتبوا لوانية خو زوربي مسألة كشوا يعني لوانية عائشة كاتك بي دريش كرد بيه كراسك لبريابو بيه خو ناكري وبي روتي لبيشي بيغمبر صلى الله عليه وسلم خوت به. يعني أما هم احتمال يكو ليريا هم وكو رجعان قلت لويك إما يعني بردم بيشيان بيجرتين كناتوانين يعني وكبلي بيكين ببلغا كبلين لسطا سطواي كوابو أم مسائلانا زانيان بردوام تي محاوليان كردوا بقن بحق ومقابلو برانبركانشان محاوليان كردوا هر بقن بحق تيايا يعني أولنية بلي هندي كس لواني واتصور بكا كاتي شافعي رحمتي قوائلي بي الله دزنج أشكال آفرت يعني أمو علي يعني اشتكى زور بآساني تماشاك وأزان شافعي هروا وبيبلغ وايوتويان شافعي لي نزاني ويا أو حديثاني كأبو حنيفة كردوتي بلغ رحمتي خوالي بي شافعي بشافعي نقيشتو مع العلم أبو حنيفة بيش إمامي شافعي بوا يعني مع العلم يعني حزكم أو بزانا يعني تلبكاني أبو حنيفة كمحمد شيبانية يعني ما موساي شافعي بونا يعني الشافعي بلغا كاني أبو حنيفة بجواني دراسة كردو أوجا قراري لسرداوة تنانت لباري وحديثة وكباس ما كانت حديثة كوتمان عائشة فرميتي في غمر صلى الله عليه وسلم ما تشي كردوم رويشتو بو نيوجو دزنوجي نقردوتوا يعني ما تشي خزانة كاني كردوه تنانت أو حديثة الليرام أو أجينيت يعني طبعا من ليلة كوتم حديث عائشة فرمتي ماتشي كردوم عائشة فرمين ماتشي هندي لجنكاني كردو بلام أو عروة الله برسيارم لك باش عائشة متوتم بيقمان أو جناني كتو علي ماتشي كردو توي يعني خوتي الله عائشة دني نكرت يعني بويا بناء لسر أوين من وتم من أليم يعني ماتشي عايشة كردو رويشتو يعني ماتشي هرجنك لجنكاني خوي كرد بي بيغمر صلى الله عليه وسلم تشوفو بنيش أم حديثة أجر شافعي فرمي رحمة إخوائي لي بي أفرمي أجر حديثك صحيح بي حديثي معبدي بني نباتة درباري ماتش كردني بيغمر صلى الله عليه وسلم بوجنكاني أفرمي منيش أليم إتر أليم دز كوابو دز بيودانيان ليكداني بيسي بياو آفر دزنوجي پێ ناشکێ بەڵام ئەم حەدیثە شافعی بە ضعیف ێزانێ وەکو چۆن باسمان کرد زۆرێک لە عولەما بە ضعیف ێزانن کەوابوو يعني ئەوە نەبێ يعني ئێمە وا تێبگەین کە عولەماکانمان بە دوای حەدیثەکانە نەگەڕابێتن یان بە دوای شتەکانە نەگەڕابێتن بەڵکو ئەو پەڕی هەوڵ و کۆشتیان داوە
ئەو جاتوانیانە فتوا لەسەر ئەو مەوزوع بدەن مع العلم ئەڵێم جاری وایش هەیە مثلا حەدیثێک یان بەڵگەیەک بە یەکێکی لە عولەماکان ناگات بە وەکی تریان ئەگا من ناڵێم شافعی هەموو شتێکی پێگەیشتووە هەموو حەدیثێکی پێگەیشتووە بەڵام ئەڵێم يعني ئێمە وا تەسەور لە خۆمان و نابێ ئەو قرارە بدەین ئللا ئەبێ بگەڕێین بزانم بەڵگەکانی شافعی چییە بەڵگەکانی ئەبوو حەنیفە چییە ئیسا زۆرێک لە براخۆشەویستەکانمان لە خوشکە بەڕێزەکانمان یعنی یەکسەر قرارەدەن کاتێ باسی ئەواکرێت کە دەستنوێژ لە ئافرەت لە دەست پێوەدانی یان لە یەکدانی پێسی ئافرەت و پیا و دەستنوێژ ئەشکێنی یان ناشکێ یەکسەر قرار ئەدات ئەڵێت ناشکێت یەکسەر و نازانێت ئەمە کە ئەم ڕەئی شافعی فەرموویەتی ئەمە ڕەئی سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیبن عومەر و ئیبن مەسعود و تەنانەت ئیمامی عومەریش خوای لێ ڕازی بێ يعني هەروە وا ئەزانێت شتێکی ئاساییە يعني وا ئەزانێت مەسئلەکان زۆر بە وەکو بڵێ بە کاڵ و کرچی تێئەگات يعني وا تێئەگا ئیمامی شافعی لە خۆیەوە وای وتۆ بەڵگەکانی پێ نەگەیشتە بەڵام بە پێچەوانەوە من ئەوەی کە لەم بابەتە طبعا ناتوانم زۆر لەمە درێژەی زیاتر درێژەی پێ بدەم لەبەر ئەوەی بەرنامەکە ئێمەمانەوێت بۆ خەڵکی بۆ هەموو خەڵکی بیانی واتامە بەسمان خەڵکی عوامیش بێت بۆ ئەوەی بتوانن ئیسفادەی لێ بکرێت تەفاسیلم نەدا بە سەنەدی حەدیثەکان و صحیح و ضعیفی حەدیثەکان زۆر تەفاسیلم بەو مەوزوعە نەدا مەبەستیشم ئەوە بوو بەس ئێمە تێبگەین کە بەڵگەی هەردوو لا چۆنە و تاوەکو لەو مەسئلە بە وردی تێبگەین کە زانایان کاتێ خلافیان لەسەر شتێک هەیە لە بێعلمیانە نییە نا بەڵکو ئەو پڕی علم و کۆششیانەوە ئەو خلافە دروست بووە لە نێوانیانە و ئەم مەسئلەش ناتوانین تۆ حکمی بیدعە و سونەی بەسەرا بدەی بەڵکو ئەم مەسائلە مەسائلی خلافیە ئەگەر پێکایان دوو ئەجریان هەیە و ئەگەر نەشیان پێکا ئەجرێکیان هەیە ئەگەر چی من خۆم بۆ خۆم ڕەئیم وایە وەکو ڕەئی خۆم کە بەڵگەکانی ئەوانەی کە ئەڵێن وەکو حەنەفیەکان یان ئەتوانی بڵێ زیاتر مەیلانم بەرەولای ئەوانەی کە ئەڵێن لە دەستپێوەدانی ئافرەت ینی لێکدانی پێستی پیا و ئافرەت دەستنوێژ ناشکێ والله ئەعلەم ئەم ڕەئیە من بە پەسەندتری ئەزانم ئەم ڕەئیە بە پەسەندتر ئەزانم لەبەر ئەوەی وەکو هەندێک لە زانایان فەرمویانە والصواب في هذه المسألة وهو الذي يقوم عليه الدليل هو أن مس المرأة لا ينقض الوضوء مطلقا سواء كان عن شهوة أم لا إذا لم يخرج منه شيء لأنه صلى الله عليه وسلم قبل بعض نسائه ثم صلى ولم يتوضأ ولأن الأصل سلامة الطهارة وبراءة الذمة من وضوء آخر فلا يجب الوضوء إلا بدليل سليم لا معارض له. ابن باز رحمتي خوای لێ وتوێتی فەرموویەتی مەسی لە یەکدانی پێستی پیا و ئافرەت دەستنوێژ ناشکێنێ بە مطلقی یعنی ئەو ڕەئی هەڵبژاردووەتر بە شەهوەت بیان بە غەیری شەهوەت ئەگەر شتێک لە گیانی دەرنەچێ ینی ئەگەر ئاوێک مەڤیەکی لێ نێتەوە یعنی مەبەست مەڤی لێ هاتەوە کاتە مەڤیەکە ئیشکێنێ چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم ماچی هەندێک لە خێزانەکانی کردو و ڕۆشتۆ بۆ نوێژ و دەستنوێژی نەگرتوێتەوە ئەم حەدیثە لای طبعا بن باز بە صحیحی زانیەوە چونکە کۆمەڵێک لە عولەما حەدیثەکە بە صحیح حەزانن و هەروەها بەڵگەیەتری بە قەوەتیشی هێناوەتەوە بن باز ئەڵێ سەلامەتی طەهارە یعنی ئەسڵ ئەوەیە کە ئینسان دەستنوێژی کرد دەستنوێژەکەی سەلامەتە و دەستنوێژێکی تری لەسەر نییە واجب نییە دەستنوێژێتر بگرێت ئیلا بە بەڵگەیەکی بە قەوەت نەبێ و بەڵگەیەکی بە قەوەتیش لەم مەوزوعە ظاهیر نییە والله ئەعلەم یعنی کە بەڵگەیەکی بێگومان بێ و لە سەردەمی پێغەمبەرشا ژن زۆر بووە لە هەموو ماڵێکە هەر ژن بووە لە هەموو شوێنێکا ژن بووە و دەست لە یەکدانی پێستی پیا و ئافرەتی شتێکە زۆربەی پیاوان بەریان کەوتووە بۆیە ئەگەر ئەم مەوزوعە مەوزوعێکی وەکو بڵێ یەکلاکەرەوە بوایە ئەگەشت بە ئێمە یعنی بە یەکلایی ئەگەشت بە ئێمە کە دەست لە یەکدانی پێسی پیا و ئافرەت یان دەست لە یەکدانی پیا و ئافرەت دەستنوێژەشکینە و کاتا گەیشت بە ئێمە و مەسئلەکە کۆتایی پێ ئەهات بەڵام کە نەگەشتووە بە ئێمە دیارە ئەم مەوزوعە والله ئەعلەم زیاتر مەیلانە بەسەر ئەوەی کە دەستنوێژ لە ئافرەت یان لە یەکدانی پێستی پیا و ئافرەت دەستنوێژ ناشکێنێت و
وەکو بڵێ پێویست بە دووبارەکردنەوەی دەستنوێژ ناکە ئەگەر چی ئەم مەوزوعە وەکو دووبارەی ئەەکەمەوە مەسئلەیەکی خلافیە ڕەئی ئەوەکانی تریش کە ئەڵێن دەستنوێژی پێشکێ ڕەیەکی ئاسان نییە و بەڵگەکانیشیان بەقەوەتە بۆیە ڕاستە ئێمە ڕەئیمان وایە بەڵام لەگەڵ ئەوەشە احترامی ڕەئی بەرامبەرەکانی خۆشمان ئەگرین و ڕێز لە ڕەئیان ئەگرین و داواکارین خوای تەعالا لە گوناحی هەردوو لامان ئەوانەی کە یان هەموو ئەوانەی کە لەم بارەوە ڕەئیان هەبوو خوای تەعالا ئەجر و پاداشمان داتەوە ئەگەر پێکابێتمان انشاءالله دوو ئەجرمان داتەوە ئەگەر نەشمان پێکاوێ هەر ئەجرێکمان داتەوە خوای پەروەردگار لە گوناحی گشتمان خۆش بێ و موفقمان بکا و سەرکەوتومان بکە تا بابەتێکی تر انشاءالله و حەڵقەیەکی نوێ دەگەم و بە خزمەتتان داواتان لە یەکەم انشاءالله دوعای خێر بۆ یەکتری بکەین و داوا بکەین خوای گەورە انشاءالله دڵمان فراوان کاتەوە بەرامبەر بە هەموو ئەم مەسائلە خلافیانە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.